سێ گەنجی دوور لە خوا نوێژنەکەر خوانەناس بە ڕێگاگە دەڕۆن سیارەیەکیان پێیە قەدەری خوا تووشی ڕووداوێکی زۆر بەهێز دەبن ڕووداوی سیارە دوانیان یەکسەر دەمرێ بەڵام لە ناو سیارەکەدا گۆرانی ئاخر سەوتی پێدراوە پەنا بەخوا ئەو مرورەی کە چۆتە سەریان دەڵێ چوومە سەر ئەو ئینسانی کە لە سەرەمەرگا بوو نەفەری سێیەم لە کۆتایی ژیاندا بوو دوانیان هاوڕێکەی مردووە دوو هاوڕێکەی تەنیا ئەم ماوەتەوە ئەڵێ وتم بڵێ لا إله إلا الله ئەیوت ئەنا فی سەقەر ئەی من لە سەقەردام من لە سەقەردام هەتا مرد وتی من لە سەقەردام شایەتمانی نێنە ئەڵێ پێم وت بە خەڵکی باشە سەقەر چییە ئەم مرورە نێزانین سەقەر یعنی چی وتیان سەقەر شوێنی نوێژنەکەرەکانە بەشێکە لە بەشەکانی جەهەنم پەنا بەخوا ناوێکە لە ناوەکانی جەهەنم هەتا مرد وتی من لە جەهەنمدا من لە سەقەردام چونکە لە دنیادا خوای نەناسی تۆش هەموو شەو و ڕۆژێک مەلائیکەی خوا بۆ هەموو پاک و خاوێنی خۆیانەوە سەلامی خۆیان لەسەر بێ شایەتی ئەدەن کە تۆ نوێژ نەکەری کە تۆ نوێژی بانیت نەکردووە کە تۆ نوێژ تاخیر دەکەی جا بۆیە بە خۆتا بچۆرە ئاگادار بە خوا غافڵ نییە و بێ ئاگانیە لە تۆ